پێدەچێت لەلایەکەوە ئاڕاستەی گۆڕانکاریەکان لەناو هەرسێ سەرۆکاتیەکانی هەرێمدا ڕوون بکاتەوە و لەلایەکی تریشەوە بەستەڵەکی سیاسی هەرێم بە دیوێکدا بشکێنێت. بزوتنەوەی گۆڕان، کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی ئەو سێلایەنەی دید و تێڕوانینیان بۆ قەیرانەکان لە یەکەوە نزیکە بە پێچەوانەی تێڕوانینی پارتی بۆ ئەو سێلایەنە. یەکگرتووی ئیسلامی کوردستان کە زیاتر لە ساڵێکە هەوڵەکانی بەنێوەندگیری نێوان لایەنەکاندا چڕ کردووەتەوە و هیچ ئەنجامێکیشی نەبووە، بەردەوامە لە نێوەندگیری و قبوڵی نییە هیچ لایەنێکی سیاسی لە گۆڕانکاریەکانی نەو حکوومەتدا پەراوێز بخرێت. ئێمە قەناعەتمان وایە کە پێویستە بۆ لێکتێگەیشتن و دۆزینەوەی حلولی قۆناغێکی نوێ بە تەنازولات لایەن هەموو لایەنەکەوە بێ لە پێناوی بەرژەوەندی خەڵک و هاونیشتیمانیە بە تایبەتی بەلایکەم و هەر پێنج حیزبەکە بێ لەسەر مێزی گفتوگو کۆبنەوە و ئەگەر زیاتریش بن کێشە نابێت، بەڵام گرنگ ئەوەیە کە سنتەری هەموو گفتوگۆکان هاونیشتیمانیان بێت. ئێمە لەسەر زاری بەڕێز ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان ڕامان گەیاند کە بە هیچ شێوەیەک رازی نابین هیچ لایەنێکی سیاسی بە تایبەتی ئەو پێنج لایەنەی کە بەشکی و پشکی انتخابیان هەیە لە سەوتەکانە وەزن و قورسایی خۆیان هەیە نابێت پەراویز بکرێن لە هەر چارەسەرێک کە لە ئێستا و ئایندەی هەرێمی کوردستان نابێ بە تایبەتی تا قۆناغی هەڵبژاردننی نوێ. کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان کە زیاتر خۆیان لە بەرەی شەقامدا دەبیننەوە بە بڕوای بەشێک لە شارەزایانیش پارتی سازانی ئەو دوو لایەنەی لێ بووەتە گرێکوێرە. ئەو دوو لایەنە بڕوایان وایە چارەسەرکردنی کێشەکان بە کۆبوونەوەی پێنجخۆڵی دەبێت و بەپێی ئێستحقاقی هەڵبژاردن، گەرنا ئۆپۆزیسیۆن بوون بژاردەیەکی کراوەیە لە بەردەمیاندا. باشترین بژاردە لەم حاڵەتەیە لە ئێستاە ئەوەیە کە لایەنە سیاسیەکان هەر پێنجیان دانیشن و گفتوگۆ بکەن بۆ چارەسەرکردنی قەیرانەکانی خەڵکی کوردستان چکۆ بەڕاستی خەڵکی هەمووی بێزارە. باشترین شت ئەوەیە کە هیچ لایەنێک پەراوێز نەخرێ و ئەگەریش مەبەست لەوە بێ کە حکوومەتێک تشکیل کرێتەوە یاخود دووبارە ڕێکخرێتەوە لە نێوان چەند لایەنێکی سیاسیە بژاردەی تر هەیە بەدەست کۆمەڵی ئیسلامیەوە کە ئەوەیە بڕیاری ئۆپۆزیسیۆن بوون بەڵام هەموو ئەوانە لێگەڕین بۆ کۆبنەوەی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان. دابینکردنی بژێوی و گوزەرانی خەڵکی هەرێمی کوردستان و بەدەهێنانی خۆشگوزەرانی بۆ خەڵکی کوردستان شەراکەتی حەقیقی هەموو هێزوو لایەنە سیاسیەکان کە بەشدار بن لە قەراری سیاسی و لە سنگی سیاسی خۆیان بەجێری سنگی سیاسی خۆیان و خاڵی سێمی شەوەیە کە ئێستحقاقی هەڵبژاردن بارێزرێ و هەموو هێزەکان بەجێری سنگ و قورسایی خۆیان پشتیوانکەوێ لە حکوومەتەکان. زودنەوەی گۆڕان پێم وانێ هێزێک بێەوە بە ئاسانی پەراویز بخرێت لە ساحەی سیاسی لە هەرێمی کوردستانە و ئەگەر حات و حاڵەتێکی ئەوە شاتە پێشەوە لكل حادث حديث بەڵام ئەوەنداڵین ئێمە ژیانی ئۆپۆزیسیۆن بوونمان تاقی کردوەوە هیچ کاتێ لە ئۆپۆزیسیۆن بوون ناترسین. لە دوای کۆبوونەوەی دووقۆڵی یەکێتی و پارتی و خستنەوە بەرباسی ڕێکەوتنە استراتیژیەکەیان هەمووان چاوەڕوانی گەڕی ئەم جارەی پارتی بۆ لای لایەنەکان و پلان و دەستپڕی شاندەکە دەکەن بۆ چارەسەرکردنی کێشەکان. دانوستانەکانی پارتی چارەنووسی پێکەوەبوونی ئەو سێلایەنەی کە سەردەمانێک پێکەوە ئۆپۆزیسیۆن بوون و لە حکوومەتیشدا وەک هاوپەیمان دەردەکەوتن لە دووڕیانێکدا هێشتووەتەوە، یان دەبێت پێکەوە بچنەوە ژێرباری حکومڕانی هەرێم یان جارێکی تر ئۆپۆزیسیۆن بوون هەڵبژێرنەوە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی. دکتۆر یوسف محەممەد